ئیمان ماوەی 5 ساڵە کارمەندی گرێبەستە لە سەنتەری ئۆتیزمی سلێمانی و بە ئومێدی دامەزراندن پێش 5 ساڵ لێرە دەستی بەکار کرد. ئەو دەڵێت هەموو کاتەکانی بۆ بەرەو پێشبردننی سەنتەرەکە تەرخان کردووە، بەڵام لە بەرامبەردا نەدامەزرا و نەماوەی 4 مانگیشە موچەی وەرگرتووە. ئێستا من بێ لە مەعاشەکە مافێکی سەرەتایمانە مەعاشەکەەوە 4 مانگە، یعنی کەس ناتوانێت لەسەر ئایدی خۆی 4 مانگ بێ مەعاش داوام بکات. ئەکری هاتوچۆ ئەکری مناڵکابی بۆ حەزانەوە یاننا ئیتر ئێستا بە ئومێدی ئەوم 4 مانگە معاشمان بنێ و وعدێکمان پێبن بۆ دامەزراندن هەرچەنە لە کات یادی ئۆتیزمیشە وتیان تاوە وعد بوونە بە گرێبەستێک بەس وانە بوو. ماوەی 4 مانگە موچەی کارمەندانی گرێبەستی سەنتەری ئۆتیزمی سلێمانی نەدراوە. موچەی ئەوان لەسەر وەزارەتی کارە. لە 2019ەوە 32 کارمان بە شێوەی گرێبەست لێرە کار دەکەن. ئێستاش لە بەرامبەر بێباکی حکومەت بایکۆتیان ڕاکەیاندووە. نازانم ئیمزای لەکوێ ئەکرێ، یعنی ئەگەر پێویستکە خۆمە چ میکەم ئیمزایەک بۆ 32 نەفەر کە دایرەیەکی گەورە بەڕێوا بە ئەوە نەقورسە، یعنی پاداشتێکیشە موچەکەی ئێمە موچە نییە پاداشتێکە، یعنی من کە لە بازیانەوەیم بەس بەشی هاتوو چۆکەمە مناڵێکی ساوە بەجێ بێڵم هەمومان، یعنی لامانە لە عربەتەوەیەت لە ئەو لای گەڕەکی شۆڕشەوەیەت. بەڵێ ئێمە بایکۆت ڕائەگەێنین هەتاو کاتێ هەر 4 موچەکە بەیەکەوە وەرئەگرین لەبەروی سەرەتاییترین مافی خۆمانە کە داوای بکەین. بەرپرسی کۆمەڵی ئۆتیزم لە سلێمانی دەڵێت دۆخی منداڵانی ئۆتیزم بەهۆی بایکۆتی کارمەندەکانیانەوە خراپتر دەبێت و خێزانەکانی ئۆتیزم ڕوبەڕووی گرفت دەبنەوە. پێویستە بە زووترین کاتەم کێشیان بۆ چارەسەر بکرێت و دامەزرانیان بۆ بکرێت. ئەمە چەند جاری کەش دووبارە ئەبێتەوە پێشبێنی ئەوەشمان کردووە کە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت سەنتەرەکە داخرێ، یعنی ئێستا ئەگەرم دەریشانکەن لە حاڵەتێکا دەریانکەن کەسیکە نایەت ئەم سەنتەرەکە بزانێ بەهۆی بایکۆتەوە دەرکراون و 4 مانگ موچیان وەرنەگرتووە، کەسیکە نایەت ئیشتان لەگەڵا بکات لەم سەنتەرە ئیش بکات. کەواتە لە ڕووی ڕاهێنانەوە زیان بەر منداڵەکانەکەوێ، لە ڕووی دەرونیەوە زیان بەر خێزانەکانەکەوێ. موچەیەوە کارمەندانە 300,000 دینارە سەر ڕای ئەرکە قورسەکانیان ئێستا موچیان پێنادرێت و حکومەت باکیشی نییە بۆی گرفت بۆ خێزانەکان دروست دەبێت بایکۆت دەبێت یاخود نا. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.